نکتەیەکی زۆر خۆشیوادارم ڕاستی کەیتەوە. باسی هینێگەکە ئەڵێ ڕۆشنگەرەکان دیارن چێن: کانتە، دیکارتە، ڤۆڵتێرە، جان ژاک ڕۆسۆیە، کاڵفامە. مارکس ڕۆشنگەر نەبووە. مارکس لە سەرەتاکانی ژیانی گەنجێتی متەئەسر بوو بە ڕۆشنگەری، بەڵام فەیلسوفی ڕۆشنگەری نەبوو. باسی مارکس نەکەین، باسی ئەنجلس نەکەین. ئەمانە علاقەیان بە ڕۆشنگەری نەبوو. ڕۆشنگەرەکان دیارن چێن: کانتە، دیکارتە، ڤۆڵتێرە، جان ژاک ڕۆسۆیە، کاڵفامە. هەموو ئەمانە پێشەنگە گەورەکانی ڕۆشنگەرین. بڕۆ بزان سەیریان کە چۆن سەیری ڕۆشنگەریاکەن. سێ جارم جۆ لێگرتوتم معقولە ئەڵە کاڵفام؟ ئەمە خۆی ناوی کاڵفنە. ئەگەر بیشی نووسین بە کوردی ئەبێ بە جیان کاڵڤین، بەڵام لەبەر بە عەرەبی نووسن جان کالفن، بە فارسیە نووسن ژان کلفن یان کالفن. ئەلفەکەی بۆ نووسن جاری وایە JEAN کالفن CALVIN. ئێتۆڵە کاڵفام. جا شتێکی خۆشی بیرخستمەوەی کەم بە نکتەی ئەخیری قسەکانم. جەلال تاڵەبانی وەختێک ئەم مەلا بەختیارە تەوان لە ژیانی خۆیان نووسیوێتەوە کە ئێوە بچنە سەر ژیانەکەی سەیرەکەن چۆن جەلال تاڵەبانی ساڵی 70 بۆ 75 وونە لەو بینەیە. ئەمیش مەلا بەختیاریش ساڵی 84 91 وونە، ڕووی نایە ئەوەی بنووسێت، چکەوە باسی ئاش و ئاڵای شۆڕش یعنی جابوونەوەی لە یەکێتی ئەوانە زۆری ئەم قسە فەلسەفیانە کردو لەو شاخ و چێوانە. دوایش کە ویستی جابێت و ئەمری گرتنی بۆ دەرکرا، نەیتوانی لە گوندێ خۆی بشارێت. 5 کەسی دەست نەکە و داڵدەی بدەن. دوای کە گرتیان جەلال تاڵەبانی زۆر پێوتن ئەم کاڵفامانە. ئەوانە یانویست بڵێن پرۆلیتاریای کورد و پرۆلیتاریای عەرەب و تورکمان فەرقی نییە، کەوابوو ئێمە عێراقچێتی بکەین. باش، ئاڵای شۆڕش مەبەستی عێراقچێتی بوو. جەلال تاڵەبانیش ئەوەندەی پێوتنەوە کاڵفام یعنی عەقڵیان بە شت ناشکێت. جا ئەمەی مەلا بەختیار ئەوەی بیرخستمەوە کە ئەڵێ ڕۆشنگەرەکان دیارن چێن: کانتە، دیکارتە، ڤۆڵتێرە، جان ژاک ڕۆسۆیە، کاڵفامە. کاڵفام نییە لێت تێک چووە. هیوادارم ڕاستی شیکێتەوە. هەرچەندە تەبعاً ئەمە لە شتی عیلمیە لەسەرت حساب ناکرێت، چونکە شەفەی قسەت کردووە و زەلەت لیسانی پێ ئەوترێ. بە هەر حاڵ بەشێکی بابەتەکانی مابوون تەبعاً